سڵاو لە خزمەت هاوڕێیانی خۆشەویستی سایتی ئەکادیمیای ڕافع. ڕافعی تۆرابیم لە گروپی ڕاهێنانی ئۆنلاینی ئەکادیمیای ڕافع و لە خزمەتی ئێوەدام بە خولێکی تری ڕاهێنان، خولی ڕاهێنانی سی شارپی حەوت. ئازیزان، ئەگەر ئاشناییتان لەگەڵ منە نییە و بۆ یەکەم جارە ڤیدیۆکانم دەبینن، کورتە سیڤیەکم لەم لینکەدا ناوە، ئەگەر پێتان خۆش بوو دەتوانن بیبین و بیخوێن. بەڕاستی هیچم نییە پێناسێ پێ بکەم و تاکە ئامانجم یارمەتیدان و خزمەتکردنی ئێوەی ئازیزە. باشە ئازیزان، ئەم خولە بۆ ئەو کەسانەیە کە شارەزایی و ئازموونی پێویستیان بە زمانی بەرنامەسازی سی شارپ هەیە و لە ڕاستیدا کاریان لەگەڵی کردووە. هاوڕێیانی ئازیز، ئەگەر ئاشنای سی شارپ نین یان ئەزموونی کردەییتان تێدا نییە، پێشنیار دەکەم هەر ئێستا ڤیدیۆکە بوەستێنن و لە کورسی ناساندن و یان پێشکەوتووی سی شارپ لە ئەم سایتە ڕاهێنانەدا دەست پێ بکەن. دەچمە نێو پێیجی سەرەکی و هەروەها کە دەبینن خولی ڕاهێنانی سەرەتایی سی شارپ و خولی ڕاهێنانی پێشکەوتووی سی شارپم لەم سایتەدا داناوە. ئێوەی ئازیز دەتوانن بیبینن و بە تەواوی شارەزای سی شارپ ببن. لە ڕاستیدا لەم کۆرسانەدا دیفۆڵتم ئەوەیە کە بینەرەکانم هیچ ئاشناییەکیان بە سی شارپ نییە و من لە سەرەتاییەوە تا پێشکەوتوو وانەم وتووە. ئازیزان، بەڕاستی ئاواتەخوازم ڕۆژێک بتوانم ئەم ڕاهێنانە بە خۆڕایی پێشکەش بکەم، بەڵام بەداخەوە پارەدان بۆ سایتەکە و هاوکەرانی دیکە کە لەم سایتەدا زۆر کار دەکەن ڕێگەمان پێنادات و بۆ ئەم بابەتە لە ئێوەی ئازیز داوای لێبوردن دەکەم. دەگەڕێمەوە بۆ خولی ڕاهێنانی سی شارپی حەوت. هاوڕێیان، وەک دەزانن سی شارپ زمانێکی زۆر بەناوبانگە لە جیهاندا، بەڵام لەگەڵ هاتنی دۆتنێت کۆر ناوبانگەکەی دوو هێندە زیادی کردووە. لە سی شارپی وەشانی حەوتدا تایبەتمەندیەکانی تری بۆ زیاد کرا کە بەڕاستی دەتوانم بڵێم زیاتر لە پێشووتر ناوبانگی زمانی سی شارپ زیاد کردووە. لە ڕاستیدا ئەم تایبەتمەندیانە بریتین لە سپەرەیتۆرزەکان، لۆکاڵ فانکشنەکان، تۆپڵز یا تاپڵزەکان، پەترنە ڕێفوە ئەوتەکان، پارالل پرۆگرامینگ یان بەرنامەسازی هاوتەریب، ئاسینکرۆنوس پرۆگرامینگ یان بەرنامەسازی ناهاوسەنگ و گۆڕانکاری لە ئەکسپرێشنەکان یان دەربڕینەکان و تەنانەت تایپەکان یا جۆرەکان. باشە ئازیزان، لەم خولە ڕاهێنانەدا دەمەوێت ئەم چەمکانەتان بە تەواوی فێر بکەم و هیوادارم بتوانم دڵۆپێک بۆ زانیاریەکانتان زیاد بکەم. داواکاریم ئەوەیە کە پێویستە سەرنجەکانتان سەبارەت بەم کۆرسە لە بەشی کۆمنت بنێرن بۆمان کە بەڕاستی پاڵنەرن بۆ بەردەوام بوونمان. ئازیزان، هەر پرسیارێکتان سەبارەت بە ئەم خولە هەیە ئیمەیلمان بۆ بنێرن، هەوڵ دەدەم تا دەتوانم یارمەتیتان بدەم. ئەوانەی کە ئاشنای ماڵپەڕەکە بن دەزانن کە ئیمەیل و ژمارەی واتسئەپیشم لێرەدا داناوە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. کەواتە ئازیزان، لەگەڵم بن و ناوتان لە ئەم خولەدا تۆمار بکەن. تا کۆبوونەوەی داهاتووی ئەم خولە و دەستکردن بە کۆدکردنی سی شارپی حەوت ماڵەوە.